گەلەک سوپاس سەربژی سوشال میدیای هەر کەس سوالیەک سوزات دا دەخوازە دەنگێمەتکە باشە ئەم دەنگی خوب بدینەکە یانژی کومنتێتمەوەکە پێشنیار بوانۆ چ بن ئەگەر چوونە جواتون نەرێن عێراقێ هەمووان پرسیارە تایبەتیژی ئەزێ ژمێوانێمەیە ئەڤروکەکەم تایبەتیژی کەساتێکە هەم بواری هونەریدا خزمەتکردیە هەم ژیت سێکتەرێ تەندروستیدا خزمەتکردیە گەلمەدا بن و دیسا ئەمل باژارێ سلێمانیەینە vê xelekê Dr. Rawad Cemal Abdul hem hunermend jî hem doktor jî em jêtin Dr. Zor spas زۆر سپاس بۆ ئێوە زۆر Darê ziyatr hezm lê li rûyî huneriyekê basî hilbijardin bikin yan li rûyî tibbiyeke û sekterî tendurustî بێگومان پەیوەندی هەیە بە بارودۆخی ژیانەوە بە هەموو کایەکانیەوە هەڵبژاردن پەیوەندی بە هەڵبژاردن بێگومان ئەی باشە شەرتە مەسەلەن ئیلە لە کاتی هەڵبژاردن گۆڕانکاری دروست بکرێت لەلایەن خەڵکەوە بڕیار بدریانیش دوای هەڵبژاردن بەداخەوە توان بڵێم ئەمە بۆ بە مۆدێلێک لە ئێمە وەکو وڵاتی خۆمان باسیەکەین کە تەنها لە کاتی هەڵبژاردنەکان و وەکو بانگەشەیەکی هەڵبژاردن لایەنە سیاسیەکان هەمویان بەکاریهێنن بۆ ڕاکێشانی با بڵین سۆز و هەستی با بڵین لایەنگران و میلەتەکەیان ئەگەر نا پێویستە لە سەریان و ئەرکە کە بەردەوام پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردنیش ئەوان لە خزمەتی خەڵکا بن چکە خەڵک متمانەیان پێکات و لە دوجار ئەوان دەنگیان ئەیەنی و بۆی بچنە با بڵین کورسی دەسەڵات و ئەو لایەنانی کە پەیوەندیدارن بە بەڕێوەبردنی ژیانی میلەتەوە ئەی خەڵکەکە مەسەن دوای هەڵبژاردن بەس بڵێ کاکە ئەوانە هیچیان نەکردیانیش دەتوانێت مەبەستم زیاتر عێراقە بوو نمونە سوز و عهدی زۆر دەدرێت لە عێراق خەڵک دەتوانی دەسەڵات بگۆڕدرێت دوای هەڵبژاردن خەڵک ئەتوانێت بەڵام بە مەرجێک لایەنە پەیوەندیدارەکانیان ئەوانی کە حکومڕانی وڵاتیان بەدەستە دڵسۆز و ڕازگۆ بن لەگەڵ بەڵێنەکانیانە دڵسۆز بن لەوەی کە بیانوێ خزمەتێکی باشتری میلەتەکەیان بکەن تەنها بانگەشەیەک نەبێت بۆ دەنگ کۆکردنەوە و بۆ هەڵبژاردن میلەتی وا بێدەنگ و میلەتی وا دڵسۆز و میلەتی وا نەرمونیان لە کەم وڵاتە بەدیەکرێت سەرەڕای ئەو هەمووە با بڵین زوڵم و نائەدالەتی و ناحەقیکە بەرامبەری ئەکرێت ئەمە بە شێوەیەکی گشتی باسەکەم هیچ لایەنێکی دیاریکراوم ناو نەبردووە بەڵام گوناحیان نەگا بەڕاستی چونکە میلەت پێویستی بەوەیە کە خزمەت بکرێ پێویستی بەوەیە کە دڵسۆز خزمەت لە هەموو ڕوویەکەوە لە چ ڕوویەکەوە بەتایبەت مەبەستم لێرە عێراقا منیش عێراق باسەکەم کورد ئەم جارە پێویستی بە چێ خزمەتی زیاتری بکرێت لە بەغدا چ نوێنەرێک هەڵبژێرن دابینکردنی بودجەیەکی باش هەموو جارێک یاری بە ژیان و گوزەرانی خەڵکیەوە نەکرێت بەغا پارە بنێرێ نەینێرێ بودجە بنێرێ نەینێرێ بێ شتانەمووی جێگیر بکرێت لە دەستوری پەرلەمانی عێراقا بەدەر لە موچە ئایا پەیوەندی دیبلۆماسیەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان چۆنە بێت جارێکی کە دووچاریەوە نبینەوە کە ئەوەی لە کەرکووک و زۆربەی و ناوچانە بەسەر کووردا هاو بە هەڵکردنی لایتێکی سەوز لەلایەن ئەمریکایان وڵاتە ڕۆژ ئاواکانەوە عێراق بتوانێت هێرش بکاتەوە سەر کورد بە درێژایی مێژوو سەیری کە ئەوەی کە عێراق بەرامبەر بە کورد کردوێتی هەلی قۆستۆتەوە چاودێری ئەوەی کردووە کە کورد لە چ کاتێکە پشتی تێی کرابێت یان با بڵێن زەوی ئەغزەر یان ڕووناکی سەوزی بۆ هەڵکرابێت لەلایەن وڵاتە زلهێزەکانەوە درێغی نەکردووە لە خوێن ڕشتنی کورد و لە داگیرکاری کورد و یعنی خۆی بە برای کورد نەزانێت دکتۆر هەر بەوەی بە یعنی ئەگەر تەماشای مێژوو بکەی هەموو کات لە عێراق زوڵم لە کورد کراوە بەڵێ تێڕوانینت پێشبینیت چێ لە بۆ عێراقی دوای هەڵبژاردن یان عێراقێکی داهاتوو ئەبێ هیوا بخوازین بڵین بە هیواین کە ئەو شتە بەو جۆرە نەمێنێ بەڵام هیوا هیوا هەموو شتێکت بۆ نایەنێتە دی ئەگەر خۆت هەوڵی بۆ نەی ئەگەر کورد خۆی یەکگرتوو نەبێت ئەگەر کورد خۆی یەک دەنگ و یەک بڕیار و یەک ڕنگ نەبێت لەوێش ئەو کورسیانە و ئەو لایەن بازیە نەکرێت کە لە لای خۆمان لە هەرێمی کوردستانەکرێت لەو بڕوایم ئەتوانن زۆر کە نەکراوە تا ئێستا جێگیر بکرێەوە بەدەست بهێنرێ بۆ کورد بەڵام بەم شێوەی ئێستانا بەڕاستی یعنی یەکگرتووی کورد هەموو مافێکی بێگومان یعنی مسوگەرەکە ئەگەر مسۆگەریشینەکە زۆر لەوە باشترەکە ئاوە بە پەرتەوازەی هەرێکە و لە لای خۆیەوە هەوڵی بۆ بە ئەمە شتێک نییە بڵێ من چۆن ئەمەم زانی نەخێر ئەستا من و تۆ بەیەکەوە
دەنگێکی باشترمانە بێ وەک لەوەی کە تۆ بۆ خۆت هەوڵ بە یا من بۆ خۆم هەوڵ بە ئەمان ئەڵێن هەموو پێکەوە بەهێزین بەڵام گرنگ ئەوەیە کە چوویتە ئەرزی واقعەوە با بڵێن ئیشی پێ بکەیت بەڕاستی لەوێ هەموو یەک دەنگ و یەک ڕێز بێت. ئەم جارە باسی سێکتەری تەندروست ئەم دوتر چ پشنیارێکت هەیە ئەم جارە بۆ ئەوەی یەکێک لەو سێکتەرە هەرە گرنگەکان لە بوو میلەتێکی پێشکەوت و حتمما تەندروستیە وەکو خوێندن چ شتێک بکرێ ئیش لەسەر بکرێ هەم نوێنەری کورد هەمیش عێراق بەگشتی بۆ ئەوەی سێکتەری تەندروستی زیاتر پێش بکەوێت خزمەتی زیاتری خەڵک بکرێت. ئەتوان بڵێن بە شانازیەوە لە چاو عێراقا هەرێمی کوردستان زۆر پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینەوە لە ڕووی سەکتەری پزیشکیەوە تەندروستیەوە چ شتێک وا دەکا و پێشکەوت ئەیتر ئەو خزمەت گوزاریانەی کە کراون ئەو خەستەخانانی کە کراونەتەوە وەرە دیقەتی بە ئەوانەی کە هەر لەم 12 ساڵی با بڵین لە دوای 2003 و ڕوخانی ڕژێمی سەدامەوە لەم 7-8 ساڵی کە کراوە چەندین نەخۆشخانە بنیاد نراوە لێرە بەو توانە دیاری کرا و سنوورداری کە هەیە لە چاو حکوومەتی عێراقیە لەوێ نەکراوە ئەمە مەبەستمەوە نیە لەوێ هیچ نەکرابێ بەڵام وڵاتێکی 30-40 ملیۆن کەسی فەرقەکات لەوە ئێمە کە 4-5 ملیۆن کەسین ئەتوانرێت باشتر کۆنتترۆل بکرێت توانرێت باشتر خزمەت وە نەبێ ئەمەش کەم تەرخەمیمان نەبێت و با بڵین نەقسمان نەبێت بەڵام ئەتوان بڵێم بە بەراورد لەگەڵ بارودۆخی گشتی عێراقا هەرێمی کوردستان و بە تایبەتیش بە پێ و ئامارانەی کە هەیە چ لە پەتای کۆرۆنا چ لە نەخۆشیە گوازراوەکانی پێشووتریش کە هەبووە خۆشبەختانە توانم بڵێم هەرێمی کوردستان هەنگاوی باشی بڕیوە بەڵام گرنگ ئەوەیە کە بەردەوام بێت چکە سێکتەری تەندروستی پێویستی بە پلانی ئەم ساڵ و ساڵی داهات و چ پلانێکی پێویستە مەسەڵەن لە عێراق پێویستی بە پلانێکی درێژخایەنە وەکو نان و ئاو وایە لانی تەندروستی وەکو کارەبا وایە ئەبێ بیر لەوە بکرێتەوە کە قەت بۆ چرکەیەکیش کارەبا نەبڕێ بە هەمان شێوە لە سەکتەرە تەندروستیەکە بێ بۆ شێوەیە کاری لەسەر بکرێت کە ئەمە شتێک نییە بڵێ من ئەم ساڵ ئەم بودجەی بۆ دابینەکەم ساڵێککە ئەو بودجەی بۆ ئەبێ شتێک بێ بەردەوام بێت یعنی تۆ لایەنێک لە بودجەی گشتی عێراق یان با بڵێن حکوومەتی عێراقی تەرخانەکرێت بۆ سێکتەری تەندروستی ئەمە نەمنەتی تایە و ئەرکێکی سەرشانی حکوومەتی عێراقیش جا بە لایەنە توبیەکەی لە لای دانین ئەو بەشێکی زۆری ژیانەکەت بۆ تەرخان کردووە بەشە خۆشەکەیان جوانەکە کە خۆشت دەوێت وابزانم زیاتر هوەریەکەیە بەو دەنگە خۆشە خزمەتیی زۆرتان کردەوە بەردەوام بنیشەڵە لە ڕووی هوەری وێ عێراق چۆن دەبینی مەسەلەن پێشی 30 ساڵ لەگەڵ ئێستا و داهاتوو پێشکەوتنی بەخۆیەوە بینیان دواکەوتن لە ڕووی تەکنۆلۆژیا و تەکنیکیەوە بەڵێ پێشکەوتێکی زۆری بەخۆوە بینیەوە بەڵام لە ڕووی ڕەسەنایەتی و لە ڕووی هەست و سۆز و با بڵێن ئەساڵەتی ئەو ئاوازانەوە کە ئێستا هەیە بە بەراورد لەگەڵ ساڵانی ئۆکو خۆتەڵی 30 ساڵ لەمەوە پێشە ئەتوانم بڵێم پێشکەوتنیکی وای بەخۆیەوە نەبینەوە بگرە بەرەو دواوە ڕۆیشتووە ئەمەش شتێک نییە لۆکاڵ بێت با بڵێن تایبەت بێت بە ناوچەکە و بە عێراقەوە لە جیهانە بە شێوکی گشتی ئەتوانم بڵێم ئەم پێشکەوتنە تەکنەلۆژیا و سەردەمیە زانستیانی کە هەیە لە بواری هوەریە تا ڕادەیەکی زۆر چێژ و با بڵین لەزەتی ڕەسەنایەتی ئاوازەکانی نەهێشتووە بەوەی کە تۆ بەردەوام ئەتوانی لە ئاوازێک چەندین ئاوازی تر دابتاشیت لە ڕێی بەرنمەیەکی کۆمپیوتەریەوە یان لە ڕێی ئەو زانستە تەکنۆلۆژیانەوە کە هەیە ئێستا ڕیمیکسەکرێنەوە با بڵین تێکەڵەکرێت دوو گۆرانی لەگەڵێکا تێکەڵەکرێ تێکست بەو شێوەی جاران بایەخی پێ نایرێت ئەی باشە دەتوانین بە یاسا بە تایبەت لە ئەنجومەنی نوێنەرانی یان هەر شوێنێکی تر ئەو دواکەوتنەی هوەر بیکەینە پێشکەوتن بە چ جۆرێ ئەو کەسانی کە تایبەتمەندن لەو لیژنانەیە کە دائەنرێن لیژنەی هوەری هەیە لیژنەی چاودێری ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیری هەیە لایەن ئەو لیژنانی کە پەیوەندیدارن بە چاودێریکردن و پێشخستنی بواری ڕۆشنبیری لە سێکتەرەکانی حکوومەتی عێراقیە یان لە پەرلەمانی عێراق با بڵین ئەوانە ئەبێت پرۆژه یاسای تایبەت و چارەسەری گونجاویان هەبێت بۆ باشترکردن و بۆ گەڕانەوەی ئەو چێژ و لەزەتەی کە ساڵانێک لەمەوە پێش چه هوەری عێراقی بەگشتی و چه هوەری کوردی بە تایبەتی ئێمە خۆمانەکە هوەری کوردیەکە باسی بکەین هەی بووە بۆ هیوایی کە بتوانێت ئەو ڕەسەنایەتیە بپارێزرێت بە ئەتوانرێت سوود لەو
با بڵێن پێشکەوتنە سەردەمی و تەکنەلۆژیا نوێیانە بگرێت سوودی لێوە بگیرێت بۆ ئەوەی کە تۆ ڕەسەنایەتی ئاوازەکانتی پێ مۆدێرن بکەیت پێ سەردەمیانە بکەیت کە تۆ ئەو ئاوازە جوانانت هەبووە بە شێوەیەکی سەردەمیانە میوزیکی بۆ دابنرێتەوە یان خزمەتی جۆری کواڵەتی ڕیکۆردکردنی دەنگ و تۆمارکردنی ئامێرە میوزیکەکان خۆمان نەزانین کە زۆرێک لەو گۆرانیە ڕەسەنانی کە لەسەر زاری زۆری نەمانە لە ڕووی وەرگرتنی دەنگ و ڕیکۆردکردنی میوزیکەوە زۆر لاوازە بەداخۆچکە و کاتە سەردەمی تەکنەلۆژیان نەبووە سەردەمی ئەوە نەبووە کە سوود لەو بوارە زانستیانەوە ڕەسەنایەتی هەبوو ئێستا توانیت تۆ سوود لەو ڕەسەنایەتیە ژوەر بگریت و میوزیکێکی هاوچەرخی جوانی بۆ بکەیت و سوود لە لانە تەکنەلۆژیەکە ژوەر بگریت. دکتۆر ئەمجارە وەکو هاوڵاتی باس بکەم بۆ نمونە هەر لە سەهۆڵەکە کاندید ئێستا ناو خەڵکن داوای پشتگیری داوای دەنگ لە خەڵەکەکان ئەگەر بۆ نمونە کاندیدێک بێ داوات لێ بکە کە دەنجی پێ بدەیت چی پێڵی بوون؟ واللهی من تۆزێک ڕاست گۆم لەو مەسەلا نابێت مجاملە هەبێت نابێت ڕیایی هەبێت نابێت و بەڵێنیشی نایەمێ کە دەنگەکەی ئێمێ بزانم بەرنمەکەی چییە بزانم چۆن قەنەعەتم پێکات بەوەی کە من دەنگی بەمێ بەداخەوە توانم بڵێم لە وڵاتی ئێمەیە تا ڕادەیەکی زۆر متمانەی سیاسی نەماوە لە لای هاوڵاتیان بەبێ ناوبردنی هیچ لایەنێکی دیاریکراوە توان بڵێم بە شێوەیەکی گشتی میلەت بێهیوا بووە لەوەی کە ئەم لایەنە سیاسیانە بتوانێت ئەو هیوا دەگەڕێتەوە بوو میلەت ڕاستگۆیی و دڵسۆزی یعنی تەنها ئەوە بن شتێکی هەنە قۆرز نییە تۆ ئەگەیتە پلەپایەک ئەگەیتە ئەوەی کە دەستکەوتێکی سیاسی یان مادی باشت هەبێت قەیچێکە ئەو بەڵێن و وعدانی کەوتە بە میلەتەکەی خۆت بیبەرە سەر لانی کەم ئەوەی کە لەسەر شانی تۆیە و بە تۆ ئەکرێت بیکە گەلەک سپاس بووە دکتۆر جەمال عەبدول بوو دەمەوە دەوامە تایبەتیژی بوو بینینەوە سەر پاشە ڕاقییانژی چی بێتەکردن گەلەک سپاس بووە زۆر سپاس هەربژی چای ئەڤ تایبەتیژیانی ئاخفتنە دومایکی ئەس بێژم و کار سەروی بێتەکردن البەغدای ڕازگو و دلسوز بن ji bo ku zêdetir xizmeta hem miletê Kurd hem jî Iraqê jî giştî bêtekirin ji aliyê hunerî û sekterê tendurustî jî ve pêşkeftineke baştir hebe heta xelekek vedî her şal bijî.